ئەوەی لە پشتی منەوە دیارە دیمەنێکی دڵڕفێن و دڵخۆشکەری چەمی قلیاسانە. ئەم چەمی قلیاسانە ئەگەر پار ساڵم کاتانە لێرە بوویتایە ڕەنگە بە ئەستەم ئاوت لێرە ببینێت پڕ بووە، بەڵام خۆشبەختانە وەک دەبینن هاژەی ئەم چەمە و شەپۆلەکانی کە بە خوڕ دەڕۆنە خوارەوە ئێجگار مای دڵخۆشین. دەزانن کە شەپۆلێکی بارانبارینی چڕ ڕووی لە هەرێمی کوردستان کرد و خۆشبەختانە چەم و کانی ڕووبارەکانمان ژیانەوە، دەشت و کێو و چیاکانمان بوژانەوە. ئەم جارە سۆراق دەیەوێت گەڕانێ بکا و بپرسێ لەو کەسانی کە تایبەتمەندن بە بوارەکانی کەشناسی و بەو بوارانەی کە تایبەتن بە گۆڕانکاری کەشوهەوا بزانین چۆن ماوەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەین، چۆن هەوڵ بدەین ئەم سامانە نیشتیمانیە بپارێزین تاوەکو بتوانین لە وەرزەکانی داهاتوو گەرمای هاویندا سوودی لێ وەربگرین. لە سۆراغ لەگەڵمانە بن بە وردی سۆراغ دەکەین بۆەوەی بزانین ئەم شەپۆلە پێشبینی نەکراوەی کە ڕووی کردە ناوچەکە و بووە مای ڕەحمەت و ئاوەدانی لەکوێوە سەرچاوی گرتبوو. بینەر بن. ئێرە بەنداوی چەقچەقە، لێرە لەگەڵ بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لە پارێزگای سلەیمانی قسە و گفتوگۆ دەکەم و دەمەوێت بزانم چۆن ئامادەکاری دەکەن بۆ وەرزی گلدانەوەی ئاو، هەروەها کاریگەری ئەم شەپۆلە بەهێزەی بارانبارینی ئەمساڵ چی بووە لەسەر بەنداوەکان و دوازانێریش وەردەگرم لەسەر دۆخی ئەم بەنداوە و کات و وادەی تەواوبوونی. کاگاوە سلااو لێبێ، زۆر خۆشحاڵم کە دوای دابڕانێک جارێکتر گفتوگۆکەین. ئەو کاتە کە قسەمان کرد دۆخی بەنداوەکانمان باش بوو، بەس بە وێنەی ئێستا ناو پێشبینی ئەم شەپۆلە بارانبارینە باشە ناکرا، بۆیە حەزم کە جارێکی تر قسە بکەینەوە و لە شوێنێکی وەستاوین کە بەنداوی چەقچەقەوی شەڵا لە ئایندەیە ئەمەش دەبێتە بەنداوێکی استراتیژی گرنگ بۆ ئایندەی هەرێمی کوردستان و بۆ شاری سلێمانیش بە تایبەتی. پێم بڵێ بزانم لەگەڵ ئەم شەپۆلە بەهێزی بارانبارینی هاو دۆخی بەنداوەکانمان چۆنە؟ پێشەشی بەخێر هاتنتانەکەم، بەخێر هاتن سەر چاوان، بە خۆشحاڵیەوانەیە. ئەم ساڵی 25-26 ساڵێکی پڕباران بوو بۆ هەرێمەکەمان، بۆ کوردستان، بۆ شارەکەمان بە شێوەیەکی تایبەتی و خۆشبەختانە ئەم بارانە بووە هۆی بژانەوەی کانیاوەکانمان، چەم و دەریاچە و ڕووبارەکانمان و سپاس بۆخوای گەورە کە توانیمان ئەم ساڵ بڕێکی باش ئاو خەزم بکەین لە بەنداوەکانمانە کە جێگەی دڵخۆشی و ئارامیە بۆ کۆی گشتی شارەکەمان. ئێستا ئەو داتایانی کە لە بەردەستی ئێوەدان، ینی پێمان دەڵێن کە ئاستی ئەمبارکردنی ئاو ئاستێکی باشە، واتوانن ئەم هاوینی بە سەلامەت پێ تێپەڕێنن؟ بەڵێ بەڵێ، ینی خۆشحاڵانە ئەو بڕی ئەو ئاوەی کە باریوە ئەم ساڵ ئێمە وەکو توانای خەزن، وەکو شاری سلێمانی، وەکو پارێزگای سلێمانی توانای خەزنی هەتاکو نزیکەی 10 ملیار مەتر سێجا ئەومان هەیە و هەتاوەکو ئەمڕۆ کە ئێمە قسەی تیاکەین توانیمانە زیاتر لە 7 ملیار مەتر سێجا ئاو خەزن بکەین لە بەنداوەکانمانە کە ئەمەش بڕێکی زۆر 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 باشە لە چاو پارە کە ئەتوانم بڵێم نیوەی خەزنی ئەم ساڵ ئێمە ئاومان هەبوو. کاکاوات بۆ من زۆر جێگەی خۆشحاڵیە قسەکانی جەنابە کە پێم دەڵی ئێمە لە ئاستێکی باش داین، بەڵام لەگەڵ ئەوەشا پێم بڵێ ینی ئاستی سەلامەتی بەنداوەکانمان چۆنە، ینی لەگەڵ ئەمبارکردنی ئاوەدا نی پێویستە ئەو دڵنیاییەشە بکە بەنداوەکانمان بەرگەی ئەم لۆ دووفشارەگرن. کاکسەتی بە دڵنیاییەوانەیە خۆی ئەم شەپۆلە بارانبارینانە کە ڕۆکاتە ناوچەکانمان چەندێک جێگەی دڵخۆشی و بەخشینی ئارامیە بۆ ئێمە، بۆ پڕبوونی بەنداوەکانمان. هەمان کات لە هەمان کاتیشە ئاستەنجی بەشی خۆی لەگەڵایە، هەندێک کێشەمان بۆیەتە پێشەوانێک کە ئەبێ لە کاتی خۆیان دەست بە چارەسەر بکرێت. یعنی من حەزەکەم کە جەنابتان ئاگادار بن کە هەر شەوێکی باران
بە تایبەتی ئەو بارانە بە خوڕانی کەرە ڕوو ئەکاتە ناوچەکەمان هەر شەوەیەکی بارانی بەخوڕ تیمەکانی ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵەوانێ لە بەڕێوەبەرایەتی گشتی بەنداوەکانەوانێ لە فەرمانگەی بەنداوەکانی سلێمانی بە هەموو بەشەکانمانەوانێ شەو تابیانی هەمووی لەسەر خەتین بۆ ئەوەی کە ئاگامان لە بەنداوەکان بێت ئاگامان لە توانای خەزنی بەنداوەکان بێت ئاگامان لە سەلامەتی بەنداوەکان بێ چونکە خۆتان نەزانن هەر بەنداوێک بەشێکی زۆر ئاوی گلاوەتەوە ئەو بەشە زۆرە ئاوەکە گلی ئەیاتەوانێ خوانەکە لە هەر شتێکا کە ڕووبە هەر کەم و کوڕێک کە ڕووبات لە پشتی خۆیەوانێ لە پێشی خۆیەوانێ کارەساتێکی دڵتەزێن ئەخەومێنێت لەبەر ئەوە شکور بۆ خوای گەورە بە شێوەیەکی گشتی بەنداوەکانمان هەمووی جێگرین و هیچ کێشەیەکمان نییە و لەخوا بە زیابێ ئێمە لە سیانەی مستەمر ڕاین بۆ هەر کەم و کوڕێکیش کە هەبێت. کارتی کوشتتوکاڵێکەکە لەو کەرتانەی کە ڕاستەوخۆ پەیوەندێکی بەهێزی لەگەڵ ڕێژەی بارانبارین و گۆڕانکاریەکانی کەشوهەوادا هەیە لەگەڵ جێگری بەڕێوەبەری گشتی کوشتتوکاڵی سلێمانی گفتوگۆ دەکەم تاوەکو بزانم ئەم گۆڕانکاریانەی کەشوهەوا و ڕێژەی بارانبارینی زۆر چ کاریگەریەک لەسەر کەرتی کوشتتوکاڵی ئەم ساڵ دروست دەکات و هەروەها چڕەن مایەکیش دەداتە جوتیاران بۆ وەرزی کوشتتوکاڵی ئەم ساڵ. کاک جوتیار با دەستپێکی گفتوگۆکەمان بەوە بێت ئەکرێ پێم بڵێ ینی ئەم شەپۆلە بەهێزی بارانبارینی کە ڕووی لە هەرێمی کوردستان و ناوچەکە بەگشتی کردووە چ کاریگەریەکی ئەرێنی لەسەر کەرتی کوشتتوکاڵ دروست کردووە لە ئێستادا؟ بڵێ دیارە هەرێمی کوردستان هەر لە دێر زەمانەوە لانکەی بەربوومی کوشتتوکاڵی بووە و مێژووکی دێرینی هەیە لە کاری کوشتتوکاڵی بە حکمەوەی کە ناوچێکی گونجاوە و هەموو ئەو هۆکارانی کە پێویستەکە بۆ پێشخستنی کەرتی کوشتتوکاڵ بۆ کوشتتوکاڵکردن لە ئاو هەوایەکی گونجاو و خاچێکی بەپید و هەروەها دەستی کار ئەمان هەر هەمووی تیادا گونجاون دیارە هەرێمی کوردستانیش و کەوتم لەبەرەوەی کە ناوچەیەەکە هەموو جۆرە فۆرزەکانی تێدایە و ساڵانە بارانێکی زۆری تێ ئەبارێت بۆ یە کاریگەری زۆر ئەکاتە سەر کاری کوشتتوکاڵی واروها بەروبوومی کوشتتوکاڵی خۆشبەختانە ئەم ساڵ ڕێژی بارانبارین لە سەتاسەری هەموو هەرێمی کوردستان ڕێژێکی زۆر باش باریوە و لەگەڵەوەی کە هەندێک لە ناوچەکانمان هەیە ناوچەی بڵین نامسۆگەری بارانبارینن و هەروەها ناوچەی نیمچە مسۆگەری بارانبارینن بەڵام ئەو ناوچانەش بە هەمان شێوە لەبەرەوە ڕێژێکی زۆر باش بارانین تێدا باریوە بێگومان ئەم بارانبارینە ڕاستە بە شێوەیەکی جیاواز لە ناوچەکاندا بە پێدابەشبوونی جیاوازی تێدایە بەڵام کاریگەریکی زۆر باشی خسۆتە سەر بەروبووم کوشتتوکاڵەکان بە تایبەتی ئەو بەروبوومانی کە لە وەرزی زستانە چێنراون وەکو گەنم و جۆ هەموو ئەو بەروبوومەندانی وێڵانی کە بەراجوتیارەکانمان لە مۆرزەدا کاری تێدا دەکەن. کاک جوتیار وەکو تایبەتمەندی کارەکەی خۆت ینی ئەکرێ لە ڕووی زانستیەوە هەندێک شیکردنەوە بی بە من و بە بینەرانیشانی ئەم بارانبارینی کە ئێستا بەردەوامەکە ڕەحمەتێکی خوای گەورەیە بەسەرمانە بارە و سپاس بخوا کە کانی و چەم و ئاوەکانمان هەمووی بژاونەتەوە بەڵام لای ئێوە ڕێژەیەک لمتێک هەیە بۆی کە بارانبارین لەم ڕێژەیە تێپەڕکا لەوانەیە مەترسی وە سەرکەرتی کوشتتوکاڵ دروستکە؟ خۆی ڕاستێکی بەرهەم بەربوومی کوشتتوکاڵی پێویستی بە ڕێژەیەک لە بارانە یاخ پێویستی بە ڕێژەیەک لە ئاو هەیە ئەگەر ئەو ڕێژەیە کە پێویستی پێیەتی بۆ گەشەکردنی و بۆ ئەوەی کە بەرهەمێکی زۆر باش بدات بە شێوەیەکی گونجاو و بە شێوەیەکی جیاواز بڵین بەپی پێویستی و قۆناغەکانی بەرەمبی ئەو بەربوومە بەری بکەوێت و سوودی لێوە بگرێت ئەو بە دڵنیاییەوانێ بەروبوومێکی زۆر باشە بەڵام ئەگەر بێت و لەوە زیاتر بێت و واروەها کەش و هەواکەی لەگەڵیا نەگونجاو بێت بێگومان ئەوە دەبێت تەمای زەرەر و وەزیانێکی زۆری لێ دەدات بۆ نمونە ئێمە یەکێک لە بەروبوومە استراتیژیەکانی کە هەمانە بەروبوومی گەنمە کە بە پانتایەکی زۆر لە سەتاسەری هەموو هەرێمی کوردستانە ئەچێنرێت ساڵانە پێویستی با 250 میلیمتر بارانبارین هەیە بەڵام ئەم 250 میلیمتر بارانبارینە پێویستەکە کە بە شێوەیەکی هاوسەنگ بڵێن بەپی پێویستی ڕۆکەکە بەری بکەوێتوانە بەڵام لە ڕژەی پێویستی پڕی کردو ینی تر ئێوە بەشی پێویستی کوشتتوکاڵ باران باریوە بەڵێ بەپی پێویست ڕژێکی زۆر باش باران باریوە بەڵام لە ئێستادا ئێمە هەمانەزانین کە
بەشێکی زۆر لە بەرومەدانەوێڵەکان لە ئێستادا لە کاتی دروستکردنی گوڵ و بەرەمەکانیان لەم کاتەدا خۆمانەزانین کە زیاتر لە هەندێک لە قۆناغەکان پێویستی زیاتری بە ئاوە لەبەرەوە لە ئێستادا ئەگەر هەر بەشی خۆی هەر جارێکە پێویستی بە ڕێژەیەکی زۆر لە شێو لە ئاو هەیە. بەڕۆبەرایەتی گشتی کەشناسی و بۆ مەلەرزەزانی سلەیمانی یەکێکن لەو بەڕۆبەرایەتیانی ڕۆژانە بە داتا و زانیاریەکانیان ڕەوشی کەشوهەوای پارێزگای سلەیمانی چاودێری دەکەن و هەروەها زانیاری تەواویش دەدەن بۆ بەڕۆبەرایەتیانی کە پێویستیان بە داتا و زانیاری هەیە. لەگەڵ بەڕۆبەرایەتیەکان گفتوگۆ دەکەم و زانیاری لێ وەردەگرم تاوەکو پێم بڵێت ئەم شەپۆلی بەرامبارینی ئەمساڵ لای ئەوان پێشبینی کراو بوو. کاک جەوهەر وەک بەڕۆبەرایەتی کەشناسی بوو مەلەرزەزانی لە سلێمانی و داتاکان بە زانستی دێتە بەردەستان ئەکرێ پێم بڵێ ئەو بارودۆخ و کۆشی هەوایی کە ڕووی لە هەرێمی کوردستان کە بەڕاستی تا ڕادەیەکی زۆر پێشبینی نەکراو بوو کە ئەم بارانە بەپیت و ڕێژە زۆرە بارێکە ئەمە سوپاسی خۆیاوێ پێم بڵێ بزانم ئەم حاڵەتە چۆن دروست بوو ینی ئەم گۆڕانکاری کەشوهەوایە چۆن دروست بوو؟ سوپاس بۆخوا کە ئەم ساڵ بارانێکی باش باری یعنی تاکو و ساعتنەوەی ئەم بەیانیە کە ئێمەی تێنتە ئەمڕۆ 956.6 میلیم باری و پارتاکو ئەم کاتە 390 میلیم باری بوو ماشەڵڵا بە شێوەیەکی گشتی ینی تێگڕای ساڵانەی باران لە سلێمانی 675 میلیمە کە ئێستاەوە 200 میلیمان تێپەڕانوە لە ئاستی تێگرایی ساڵانش کەواتە سپاس بۆخوا بارانێکی باشباری هەرچەنە ڕاستەکەی و راپۆرتەکانی پێشبینی کەشوهەوا بۆ ساڵەکە لە سەرەتای وەرزی بارانبارینە پێشبینی ئەو بارانە زۆرە نەئەکرا چاوەڕوان ئەکرا کە بڵین نزیک بێتەوە لە تێگرایی ساڵانە بەڵام چاوەڕوانی ئەوە ناکرا بۆ ڕێژە زۆرە بارانی باش ببارێ هەڵبەتە ئەمەش پەیوەستە بە گۆڕانکاریەکانی ئاو هەواوە کە لە ڕاستیە گۆڕانکارەکانی ئاوهەوا لە جیهاندا هەر بەر و توندبوونتر ئەچن ینی بەرەو گۆڕانکاری زیاتر ئەچن کە زۆر جار دیاردەی دژ بە یەک بڵین یەتە ئاراوە یعنی ئێستا بۆ نمونە پار ساڵێکی وشکە ساڵی بوو لە سلێمانی کۆی گشتی ساڵەکە 350 میلیم باری بەڵامەوەتە لە پڕێکە دوای ئەو ساڵێکی تەڕ و پارە ئەلحەمدوللا هاتە دی کەواتە ئەمە زیاتر بڵین پێوەستە بە گۆڕانکاریەکانی کەشوهەواوە ئاو هەواوە کە زۆر جار پێشبینیەکانیش وەکو خۆی دەرناچێت. کاک جەوهەریانی هەر لەسەر بابەتی پێشبینی ئەو حاڵەتی بارانبارینی کە ئەم ساڵ ڕوویدا جگە لە گۆڕانکاری کەشوهەوایەکان هیچ شتێکی تر هۆکار بوون بۆ ئەوی کە ئەم جۆرە لە گۆڕانکاریکی سەی لە کەشوهەوادا ڕوو بدا؟ خۆی ئەگەر بەشەیەکی گشتی سیرکەین ئەمە یەکەم ساڵ نییە کەەوە بەو شێوەیە بارانبارێ یانی لە وەرزەکانی لەوەتی باران تۆمارەکرێت لە سلێمانی ئەگەر بە نزیکی بڵێم لە ماوەی 8 ساڵی ڕابردووە 6 جار تاکوی ئێستا یعنی پێش ئێستا ئەم ساڵەوە ئینشاڵڵا کاتە حەوت جار کە باران 1000 میلیم تێئەپەڕێنێ یعنی شتێکی تا ڕادەیە ئاساییە کە بڕی باران بەم شێوەیە ببارێ و هەروە بە هەمان شێوە وشکە ساڵیشمان هەربینی و ئەیشمان تێپەڕانوە ئەم حاڵەتانە هەر بوون پێشتریش ئەبن بەڵام ئەوەی کە نامۆیە گۆڕانکاریەکانی ئاوهەوا لەم بەتابەتی لەم ساڵانەی دواییە دروست بووە بۆتە هۆی ئەوەی کە وەکو ئاماژەم پێدا دیاردەی دژ بە یەک زوو دووبارە بێتەوە جگە لەوەش ئەوەی کە گۆڕانکاریەکانی ئاوهەوا دروستی کردووە یا هێناوێت تێکایەوە ئەوەیە کە بارانەکان لە کاتی خۆیان نابارێ یعنی بۆ نمونە ئێمە بە پێوە داتایانەی لە بەردەستمانایە ڕێژەکان بەم شێوەیە دابەشە بن لە سا 15 بارانی ساڵەکە لە پایزە بڵین ئەبارێ لە سا 50 لە زستانە لە سا 35 لە بەهارە ئەبارێ ئەمە بە شێوەیەکی گشتی بە پێ ئەو داتایانە وایە بەڵام ئەوەی کە لەم چەند ساڵەی ڕابردووە 5-6 ساڵێک ئەبێت دوو دیاردە نامۆیە داتاکانی پێشووی یەکەمیان ئەوەیە کە بارانەکان بەم ڕێژەیە دابەش نابن دوو هەمیشە ئەوەیە بارانەکان بڵین جۆری بارانەکان بە شێوەی پێشووتر نییە یعنی ئێستا جاران بارانەکان بڵین ئەو لە سا 50 کە لە زستانە ئەبارێ بارانی مامناوند و لە سەرخۆ بوون چەند ڕۆژێ بەردەوام ئەبوو بەڵام ئێستا سەیرەکەی ئەو بارانەی کە
پاریوە بە زۆری بارانی بەخڕ و بەلێزمە بووە کە لە ئەنجامە بۆتە هۆی دروستبوونی لافا و ئەم بابەتانە یانی لەگەڵەوەیە کە دڵیشمان خۆشە بەوەی کە بارانی باشباریوە لە هەمان کاتا زیانیشمان پێگەیوە هەم چەند لافاوێک ڕوویدا هەم ئەبینین بڵین لە زۆر شوێنی دەرەوەی شارەکان بە تایبەتی ڕۆچوونی زەوی هەبووە جادە تێک چووە بینا ڕووخاوە پردەکان تێکچوون ئەمانە هەمووی بەهۆی ئەم بارانە بەهێز و بەخوانەوە کە بە تایبەتی لەم دوایە ڕوویداوە. لەگەڵ دکتۆر هاوڕێ وەک مامۆستایەکی زانکۆ گفتوگۆ دەکەم بە شێوەیەکی زانستی بۆم ڕوون بکاتەوە کە ئەم گۆڕانکاری خێرایانی کە لە کەشوهەوای ناوچەکەدا ڕوویدا پێشبینی دووبارەکردنەوەی هەیە لە ساڵانی داهاتوودا و هەروە دەشمەوێ بزانم هۆکارەکانی پشتی ئەم شەپۆلە بەهێزەی بارانبارینی ئەم ساڵ چی بوون؟ کاک دکتۆر لای جەنابت و لە هەموو شوان ئاشکرایە کە بابەتی ئەم گۆڕانی کەشۆوایە تا ڕادەیەکی زۆر پێشبینی نەکراوە بەڵام جەنابەت مامۆستای زانکۆی پسپۆری لەم بوارە حەزەکەم بە زانستیانە پێم بڵێ ئەم گۆڕانکاری کەشوهەوایە لە چیەوە سەرچاوی گرت؟ خۆی لە ڕاستیدا ئێمە چەند دیاردەیەکمان هەیە کە هەمویان یاز بەشی زۆریان لێکەوتەی گۆڕانی ئاوەوان ئەو گۆڕان ئاوەیە کە ڕوویەوە ئەتوانین بڵێن هەندێک جارە بێتە هۆی هەڵگەڕانەوەی ئاو هەوایی واتە ئێمە پێڵێن ئینقلاب المەناخی یان پێڵێن مەسەلەن ڕاڕایی ئاو هەوایی ئێمە دیاردەی ڕاڕایی ئاو هەوایی بە نۆرماڵ دووبارە ئەبێتەوە ئەویش ئەوەیە کە ساڵێک باران زیاکە ساڵێ باران کەمەکە هەندێک جار وشکە ساڵیە هەندێک جار زۆر شێدارەیە پێڵێن تەر ساڵی ساڵێکی تەڕ و شێدارە بەڵام ئەوەی کە بە تۆزێک پێشبینی نەکراوە لە ڕووی کەشناسیەوە بەڵام پێشبینی نەکراو نییە لە ڕووی زانستی گۆڕانی ئاوهەوە پێشبینی کراوە بۆیان بەڵێ بەڵێ مەرج نییە هەر ئەم ساڵ ئێمە پێشبینی کراوە کە ساڵێک هەبێ با بڵێن لە ڕاڕایی ئاوهەوا بگاتە ڕادەی هەڵگەڕانەوەی ئاوهەوا کە پێڵێن ئینقلابی مەناخی ئینقلابی مەناخی ئەوەیە کە تۆ تەسەور ناکەی مەسەلەن لە مانتیقەیەکە تێگڕای بارانبارین و تێگڕای پلەی گەرمی بە ئەندازەیەک تەتەڕوفەکایان با بڵێن بەرزە بێتەوە کە پێشبینی نەکراوە وەکو ئەمێ بەڵام لە ڕووی ئاوهەوایی و گۆڕانی ئاوهەوە بەڵێ پێشبینی کراوە ئێستا ئێمە پار بە هیچ جۆرێ ئەوە پێشبینی کراو نەبوو کە ڕێژەی بارانبارین لە 150 کەم بکە لە بەرامبەر ئەم ساڵیش تەسەورە کرێ لە 100 زیاد یعنی ئەم دوو حاڵەتە هەردووکیان پێڵێن هەڵگەڕانەوەی ئاوهەوایی هەڵگەڕانەوەیەک بەلایەنی نەگەتیف وەکۆی کە باران کەمەکە بەڵام پلەی گەرما بەرزەبێ هەڵگەڕانەوەیەکیش لە ڕووی پۆزەتیفەوە کە باران زیاکە و کەشیش تا ڕادەیەک سارد و مامناوەن دەبێ ئەوەی کە بۆ من پرسیار بوو لە ناو قسەکان تایانی مەسلەیەوەی کە بۆیەوە پێشبینی کراوە بابەتە هەر لە سۆنگەی ئەم قسەیەوە ئەمێ پرسیاریەوە بکەم ینی پێشبینی ئەکەن یاخود خوێندنەوەکانتان لە ڕووی زانستیەوەتان پێ دەڵێن کە شەپۆلی لەم شێوەیان زستانی لەم شێوەیە بەردەوامە بێت لە ساڵانی داهاتووش بەڵێ بە دڵنیاییەوە بەڵام مەرج نییە بە دوای یەکابێ هەر وەکوەوەی وشکە ساڵیەکانیش مەرج نییە بە دوای یعنی وەکووتمەوە ساڵانەی کە وشکە ساڵە و نەگەتیفە مەرج نییە بە دوای یەکە بەڵام ئەگەر هات و 3 ساڵ ڕووی یار بە دوای یەکە وەکو ئەوەی کە کاتی خۆی لە ناوچەی ساحل لە ئەفریقا ڕێ ئەو مەترسی دارترین جۆری وشکە ساڵی لای ئێمە ڕێکەوتووە ساڵێک وشکە ساڵە ساڵی دووەمیش باران کەم بووە بەڵام 3 ساڵ بە دوای یەکە وشکە ساڵی یا 3 ساڵ بە دوای یەکە شێدار و تەرساڵی ئەمە هەتا ئێستا ئەمە ڕووی نێەوە بەڵام دیاردەی هەڵگەڕانەوەی ئاوهەوایی بەڵێ هەمیشە پێشبینی کراوە لە ڕووی زانستیەوە بە تایبەتیش لە دوای ئەو گۆڕانە ئاوهەوایی کە ئێمە لە ئەحتیباسی حراری واتە لە قەتیزبوونی گەرماوە ئەم سەرچاوانە دروست بووە بەڵێ لە ڕووی زانستیەوە پێشبینی کراوە تا ئەو کاتەی کە چارەسەری گۆڕانی ئاوهەوا کرێ کەرتی گەشت و گوزار و زۆربوونی ڕێژی ئاو و ژیانەوەی کانی و کانیاوەکانی کوردستان پەیوەندیکی ڕاستە خۆیان بەیەکەوە هەیە بۆیە بە باشم زانی کە بێمە هاوینە هەواری سەرچنار و لەگەڵ وتەبێژی گەشت و گوزاری سلەیمانی گفتوگۆ بکەم تاوەکو بزانم
کاریگەری ئەم گۆڕانکارانی کەشواوە و بەرزبوونەوەی ڕێژەی ئاو چییە لە سەرکەرتی گەشت و گوزار و هەروەها ئامادەکاریەکانیشیان چییە بۆ وەرزی بەهاری ئەم ساڵ و پێشوازی لە گەشتیاران. کاگۆران خۆشحاڵم کە بن و تۆ لە هاوینە هەواری سەرشنارین ئەبینەمەوە خەڵکە لێرن و ماشەڵڵا ئاوی ناو هاوینە هەوارەکەش زۆرە. ئەکرێ پێم بڵێ ئەم گۆڕانکارانی لەم ئاخیرانەدا ڕوویدا لە کەش و هەوادا چ کاریگەرێکی لە سەرکەرتی گەشت و گوزار دروست کردووە؟ سەرتا سوپاس بۆ کورتچاتی ئازیز، سوپاس بۆ گرنگجدانتان بە بواری گەشتیاری. خۆتان ئەزانن کوردی خۆمان ئێمە پندێکمان هێڵێ ئاو ئاوەدانی بێگومان ئەو زۆربوونی ئەو دابارینی باران و کۆبوونەوەی ئەو ئاوە زۆرەی بەڵێ ئەو ئاوە زۆرەوە ژیانەوەی چەندین سەرچاوە کە چەندین ساڵە ئەم سەرچاوانە نەژیاونەتەوە و زۆری ئەم ئاوانە وای کردووە جوڵە و چالاکیی گەشتیاری زۆری خستۆتەوە بنکە گەشتیارەکان لە ناوچە گەشتیاری جیاوازەکانی ناو پارێزگای سلێمانی بەگشتی کە ئێمە باز لە پارێزگای سلێمانیەکەین وەکو بەڕێوەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی. جەنابتان خۆتان ئەبینن ئێستا هاوینە هەواری سەرچنار هەچەنە نمەبارانی ژێوەکو جەنابتەڵێ زۆر خۆشە جمەی دێتووەوە تا خێزانەکان ئەبینی کە زۆر بە خۆشحاڵیەوە هاتوون کە سەردانی هاوین هەوارەکەکەن بۆی ئاستی ئاوەکە ببینن و بۆ خۆیان کاتێکی خۆش لەگەڵ خێزان و خانەوادەکانیانە بەسەر بەرن. بەڵێ کاریگەریەکی زۆر ئەرێنی و باشی هەبووە لەسەر ئەم جوڵەیە و کە ئەتوانین ئەمە باشە. پلانی ئێوە چییە وەکو گەشت و گوزار؟ یعنی ئەتانەوێت چی بکەن بۆ ئەم ساڵ کە ماشەڵڵا دەشت و دەرهەمووی بژاوەتەوە هەچی کانیا و ڕووبارمانە سەر لە نوێ بژاوەتەوە پلانتان چییە بۆ ئەم ساڵ بۆی هەوڵ بدەن کەرتی گەشتیاری زۆر بەرەو پێش بڕوە؟ دیارە ئێمە سەرەتا ئامانجی ئێمە لە بەڕێوەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ئامانجمان ڕاکێشانی زۆرترین ژمارەی گەشتیارە بۆ پارێزگای سلێمانی و پلانی ساڵانەمان هەیە و پلانی کاتیشمان هەیە بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بۆنەکانە هاتنی بۆنەکانە ئێمە چۆن توانین خزمەتی گەشتیاران بکەین و چۆن پێشوازیان لێ بکەین چۆن ئەو زانیاریە پێویستانی کە ئەیانەوەی بیان دەینێت چ لە ڕێگەی پڕوشەری نووسرا و بڵاوکراوی گەشتیاری و ڕێبەری گەشتیاریەوە کە بە زمانەکانی ئینگلیزی و عەرەبی ئێمە و بە زمانی فارسی هەمانە بۆ ئەو گەشتیارانەی کە لە دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان سەردانمانەکەن و بۆ گەشتیاری ناوخۆیەکانی خۆشمان چی ئیسیفسار و زانیاری هەبێ ئێمە بتوانین خزمەتیان بکەین و ئاسانکاری هاتنە ناوەوەیان بکەین بۆ پارێزگای سلێمانی کە بۆ ئەمە بەستەش ئێمە تەنسیقمان لەگەڵ چەندین فەرمانگە و دامەزراوەی حکومی زیاتر هەیە بە سوپاس وەکو بەڕێوەبەتی ئاسایشی سلێمانی بە تایبەتی ئاسایشی بازگەکان کە زۆر ڕێکارە ئەمنیەکان بۆ گەشتیاران بە شێوازێکی زۆر شارستانی و بە ماوەیەکی قیاسی و زۆر کورت ڕێکارەکانیان بۆ جێبەجێ ئەەکەن و هیچ کەسێک زویر نابێ و کاتی نافەوتێ بە جوانترین شێوە داخل بە پارێزگای سلێمانی ئەبن. هەروەها لە ڕێگەی بەڕێوەبەتی شۆشێمە هەمانجیمان هەیە بۆی کە ئۆتۆمبیلەکانیان پاسە گەشتیاریەکانیان ئەوانەی کە بە گروپەکانیان هێناوە ڕێگەیان پێدرێت لە ناوشاردا ئازادانە بگەنە نزیکترین خاڵی ئەو بن کە گەشتیاریانەی کە ئەیانەوێت سەردانیان بکەن. ئەوەی لە توانای ئێمەدا بێت پلانەکانمان داڕشتووە و چی بە باش بزانرێ بۆ ئەوەی زۆرترین گەشتیار ڕوو کاتە پارێزگای سلێمانی لەلایەن بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی و فەرمانبەر و کارمەند و هەتا ئاستی بەڕێوەبەری گشتیشمان ئێمە لە خەمی ئەوەداین کە چۆن بتوانین زۆرترین ژمارەی گەشتیار ڕوو لە پارێزگای سلێمانی بکە. کاکاوات شتێک بۆ بە پرسیار لای خەڵکو و بە تاسەوە چاوەڕوانن مەسەلەی ئەم بێڵ ماوسەی بەداوی دوکانە کە خەڵک تامەزرۆی بۆ یڵە بەشکم ئەم شەپۆلی بارانبارینی کە ماوەی شەڵا گاتەوەی سەرڕێژ بێەوە وەکو ساڵی 2009 ترە و دیمەنە ببینن وەکو کەسێکی شارەزا و ئاگادار لە دۆخەکە ئەکرێ پێم بڵێ بزانام شتێکی تازە هەیە ئەمەلیەوە هەیە سەرڕێژکە وەڵا بە نسبەت بەنداوی دوکانوانەوانێ کاکە سەرتیبی ئێمە دوکان بە ڕێژەیی ئەتوانین بڵین لە 160 بۆ لە 165 توانای خزنی خۆی ئاوی گلداوەتەوە و بۆ پڕبوونی کۆتایی لەوانەیە قورس بێت ئەم ساڵ ئێمە ئەو پێشبینیە بکەین بۆ پڕبوونی بەنداوی دوکان چونکە ڕێژەیەکی زۆر ئاوی ماوەجارێ مەسەلەی پڕنەبوونەکەی پەیوەندی بە ساڵی ڕابردووە هەیە طبعاً وەکو باسم کرد ئێمە لە دوای ساڵی 2009وانێ کە بەنداوی دوکان و دەربەنی خان هەردووشیان پڕ بوو زایدەن ساڵێکی پڕباران بوو
لە دوای 2009 ئێمە تووشی چەند ساڵێکی کەم ئاوی بووینەوانێ ئەو چەند ساڵە کەم ئاویە کە تووشمان بووانێ بووە هۆکاری دابەزینی ئاستی ئاو لە بەنداوەکانمانە بە تایبەتی بەنداوی دوکانیش لەبەرەوەی بەنداوی دوکان خۆتان دەزانن کە لە بەشی خوارەوەی مەجموعەیەشتی زۆری لەسرە کە ئێمە ئاوی سلێمانی لەسرە ئاوی کەرکوچی لەسرە ئاوی کۆیی لەسرە پێویستە هەمیشە ئەو بەنداوی دوکانەمان ئاوی لەبەر بڕوا بۆ ئەم پرۆژە خزمەت گوزاریانە ئەوەش بۆ هۆی دابەزاندنی ئاستی ئاوی بەنداوەکەمان بە ڕێژەیەکی زۆر بەڵام خۆشبەختانە قەرەبوو کراوەتەوە بەمبارانی ئەم ساڵ و ئینشاءڵڵا ئەگەر ئەم ساڵیش پڕ نەبێت ساڵێکی ئەگەر شەپۆلێکی وا ڕوومان تێ بکاتەوانێ هێشتا ئێمە ومێدی بارانبارینیشمان ماوە ینی شەپۆلی دیکەیە شەڵا بەڕێگاوە ڕەنگە ئەمەش زیاتر خزمەت بە بەنداوەکان بکە بە دڵنیاییەوە ئێمە لە ساڵی مانگی 4 مانگی 5 ئێمە بەنسبەت ئێمەوە مەوسمی خەزنە بۆ ئاو بە شێوەیەکی گشتی ئێمە خەزنی ئاوەکەین مانگی 4 و مانگی 5 بەفرەکانە توێنەوانێ بەفری شاخکانیەتە خوارەوانێ ئاو کانیاوەکان کە تەقنیە نەخوارەوە تاغڵ بە دەریاچە و بەنداوەکانمانە بنەوانێ ینی هەر ئەمەلمان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ینی ئەوەی کە جێ دڵخۆشیە بۆ ئێمە ئەوەیە کە ئاسایشی ئاوی شارەکەمان لە خەم ڕەخساوە شکر بۆخوای گەورە کەواتە حەزەکەم ینی قسەیەکت هەبێت لەسەرەوەی کە ئێمە بەڕاستی ڕاستە چەند بەنداوێکی باشمان هەیە بەڵام پێویستیشمان بەوە هەیە کە بەنداوی زیاتر گەشە پێبێن ئەمە یەکێکە لەو بەنداوانی کە ئێستا کارکردن تایە وەستاوە بەڵام بە پێی زانەرەکانی من کە لە جەناوت و مەرگری تر بڕیار وایە کە سەر پێ بخرێتەوە هەوڵ بن ئیشی تیا بکەن و بۆی بکەوێتە کار ینی چی بکرێت بۆی بەڕاستی ئێمە بەنداوی باشمان هەبێ پەرە بەم بابەتە بین کە ئەمە سامانێکی نیشتیمانی گرنگە بەڕاستی بۆ وڵاتمان بە دڵنیاییەوە کاکە سەرتیبیانی بەڕاستی ئێمە هەمومان کە سەیرەکەین هەمومان و ئەشی بینین لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانەوە شاشەی تەلەڤیزیۆنەکان لە ڕێگەی سۆشیال میدیاکانەوە کە ڕێژەیەکی زۆری ئاو بە چەمەکان و دۆڵەکانی خۆمانە ئەڕوات و ناتوانین لەو شوێنانی خۆیان ئیسیفادەی لێ بکەین ئەمەش ینی بەڕاستی پێویستی بە دراسەیەکی قوڵ هەیە زایدەن پێویستی بە تەرخانکردنی بڕەپارەیەکی باش هەیە بۆ ئەوی ئێمە بتوانین لە هەموو شوێنە پێویستەکانە ئەگەر پۆند بێت ئەگەر ویر بێت ئەگەر بەنداو بێت بتوانین دروستی بکەین بۆ ئەوەی سوود لەو ئاوانە وەربگرین هەر یەکە و لە شوێنی خۆیان چونکە بەڕاستی ئەم ئەوانە ئیسا کە ئێمە ئاوا ئەیبینین بۆ نمونە ئێمە لە بەنداوی چەقچەقاوەساوین بەنداوی چەقچەقێکی کە لەو بەنداوانەی کە سوودێکی زۆر گرنگ و گەورەی هەیە بۆ شاری سلێمانی کە ئیسفادەیەکی زۆر باشی لێ ئەەکەین و خۆشبەختانە ئەم بەنداوەمان نیسا بۆ نمونە ئەگەر باسی بەنداوە بکەین لە 15 2025 وانێ بە سەرپەرشتی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کوشتوکاڵ و بەڕێوەبەرەتی گشتی بەنداوەکان توانراوە دەستکرێتەوە بە کارکردن تایە و بڕێکی باشیش ئیشپان کارمان تیا کرد بەڵام کێشەکەمان لەوا بوو کە بەهۆی ئەو شەپۆلە بارانباینە کە ئیسا ڕووی کردوتە ناوچەکەمان زائیدەن بەهۆی ئەو شەڕی کە ئیسا دروست بۆ لە ناوچەکەماناکاتەوە ئێمە ئەعتیمادی بەشێک لە ئیشەکانمان لەسەر وەکو جۆین ڤێنچەرەکانمان وەکو کرێکار و ستافی شارەزامان لە ئێرانیەکان بوون کە ئیسا بەهۆی ئەم شەڕەوانێت لێرە نەماون و گەڕاونەتەوە بۆ شاری خۆیان یعنی لەبەر ئەوە تەماشاکەی توانیمانە کارێکی باشی تیا بکەین و ئینشاءڵڵا بە تەواوبوونی ئەم بەنداوانە ئەم بەنداوە و چەندەها بەنداوی تر کە دروستەکەی لە سنوورەکەمانە ئەتوانین کوردستان زیاتر ببوژێنینەوە زیاتر پەری پێبین لە ڕووی کوشت و کاڵەکەەوە لە ڕووی سامانی ماسیەکەەوە لە ڕووی گەشت و گوزارەکەەوە زایدەن لە زۆر ڕووی ترەوانێ و هەر بە هەمان شێوە ئیسا لەم کاتەیە ئێمە بەنداوی زەلانیشمان هەیە بەنداوی زەلانی ژێکە لە بەنداوە گرنگەکانمان کە کاری گۆڕانکاریمان تیا کردووە لە دەرخستەی پرۆژەکەیە کە هەساین بە بەرزکردنەوەی ئاستی بەنداوەکە هەروەکو چۆن لە بەنداوی چەقچەقا کردمان 9 مەتر ئاوی ئاستی بەنداوەکەمان بەرز کردوانێ بۆی بتوانین توانای خزنەکەی لە 4 ملیۆنەوە بکەین بە 9 ملیۆن هەمان کارمان لە بەنداوی زەلانی شاکردوەتەوانێ ئەستاوین بە گۆڕانکاریەک بە بەرزکردنەوەی ئاستی بەنداوەکە بە 5 مەتر کە بۆ ئەوی کە بتوانین
توانای خەزنەکەی لە 23 ملیۆن متر سێجاوە بکەین بە 30.7 ملیۆن متر سێجا کە ئەویش سوودێکی باش و سوودێکی باشی ئەبێت بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ بەشێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی زایدەن دروستکردنی ناوچەیەکی گەشتیاری گەورە لە سنوورەکەی خۆیان. ئەوەی کە بۆ ئێمە مای دڵخۆشیە کە بەڕاستی بەڕووبوومی کشتتوکاڵیمان بەرەو زیاد بوون بڕە ئەنی منیش و جەنابی شجارێکی دیکەش پرۆگراممان کرد لەسەر بابەتی کەتی کشتتوکاڵ ئێستا کە ئەم ڕێژە باشی بەرامباریەوە چاوەڕێی ئەوەکەن بەرهەمی ئەم ساڵما من بەرهەمێکی باش بیانی ئینتاجێکی باشمان هەبێ بەگشتی لە هەموو بەروبوومەکان بێگومان چوە لە سەرەتا ئاماژەم پیاچێک لە فاکتەر هەرە گەنجەکان بۆ ئەوەی کە تۆ لەو سەر بەرهەمێکی زۆر باشت دەبێت ئەوەیە کە تۆ ڕێژی شێیا خود ڕێژەی ئاوتیادا مسۆگەر بکەیتوانە بێگومان وکو ئاماژەمان پیا کە نسبەتێکی زۆر باش بارانباریوە لەبەرەوە ئێمە چاڕوانەکەین کە بەرهەمێکی زۆر باش ئینشاءڵڵا ئەم ساڵ لە لای جوتیاران هەبێت واروەها هەروەها لە ڕووی کوالیتی شەوانێ کوالیتێکی زۆر باش هەبێت کە بتوانێت بەلایانی کەمەوانێ ئەو گۆڕانکە ئەو زەرەری کە پار برا جوتیارەکەمان بەهۆی کەمی ڕێژەی بارانباری نەوانێ واروەها بڵین لە کوالیتی بەروبوومەکانی شانە دروست بوو ئەم ساڵ بتوانین کە ئینشاءڵڵا بەهۆی ئەو بارانبارینی کە هەیە قەرە بۆ بکرێنەوانێ. کاکە جوتیار ئایا ئێمە لە ئێستادا کە وەک جەنابەت بە وردی ئاماژت پێ بڕێکی باشی بارانباریوە و ڕووی کەشتی کشت و کاڵە بەیانی ئێمە لە مەترسی وشکە ساڵی ئەم جۆرەشتانە دەرچوین بەڵام زۆر گرنگەیە خۆت دەکرێت بڵین زۆر پێویستە پلانین هەبێ بۆی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم وەرزە بە پیتیا بکەین بۆ ئێستەوە دڵنیام کاریگەرەکەشی بۆ ساڵانی داات و هەر بەردەوام بێ ئێوە وەکو بەڕێبەتی کشت و کاڵ ینی پلانێکی درێژخایەنتان هەیە لەگەڵ ئەم جە و کەشەوەوایی کە هاتووە بێگومان ساڵانە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بەڕێبەتی گشتیمان بە هەمان شێوە پلانی تایبەت بە خۆمەمان هەیە بۆی کا ئێمە چۆن بتوانین بەروبوومە کشت و کاڵەکان پێش بخین وەرەوە چۆن بتوانین کە بەروبوومی جوتیاران بگەینە ئاسێک کە لە خواستی هەم جوتیاران نەبێت و هەروەها هەم بتوانین کەوا پێداویستەکانی ناوخۆی بازارەکانی خۆوان پڕ بکەینەوانەیە یەکێک لە هەرە بڵین پلانە استراتیژیە گەورەکانی کە درێژخایەنە دروستکردنی کۆمەڵێک لە بەندا و لە پۆنتەکانە کە ئێساتوان بەڵام لە هەرێمی کوردستاندا لە ئەنجامی ئەو پاڵپشتیانی کە حکوومەت و واروەها وەزارەتی کشت و کاڵ کردوێتی توانیمانە کە لە بابەتی دروستکردنی پەندا و پۆنتەکاندا ئاستێکی زۆر باشدا بین کە هەرێمی کوردستان لە ئێستادا خاڵی نزیکەی 25 بەنداوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان کە ئەمان هەمویان سوود لە ئەم جۆرە بارانە زۆرانە وەرەگرن بۆ گلدانەوەیان و هەر بۆ زەنەری بە ڕێزیشتان لە ئێستادا لەو 25 بەنداوە 22 بەنداویان سەرڕێژ بوون و هەروەها ئاوی لێزیایە و تەنها 3 بەندامەوە کە ئینشاڵڵا لە داهاتوودا چاڕوانەکەین کە بگاتە سەرڕێژ و هەروەها سوودی لێ بگیرێت هەروەها لە بە هەمان شێوە بەوکو بەڕێوەبەرایەتی گشتی ئێمە ساڵانە هەنی جوتیارانمان ناوە کە بتوانن کە ڕێگەی ئاودانی زیرەک بەکاربێنن هەروەها ئەو تەرکیزخەنە سەر ئەو بەروبوومانەی کە پێویستی بە ئاوێشی کەمتر هەیە بۆ ئەوەی کە لە هەر حڵاتێکی نەخوازراوە ئەگەر ڕۆمان تێ بکە وەکو ساڵانی پار و ئەوانە بتوانین کەوا ئێمە براجوتیارەکەمان زۆر زەرمەند دەبن ئەمەش تەمان بە هاوکاری بەڕێوەبەرایەتی ولایەنمانیەکانی وەکو بەڕێوەبەرایەتی تۆژنی و کشت و کاڵی سلێمانی کاریشانەوەیە کە ساڵانە چەندین جۆری بەروبوومی تازە ئەخەنە بەدەمی جوتیاران کە بەرگری بڵێن کەمبارانی ئەکا و بەرگری بڵێن بارودەخەنە هەموارەکانی کشت و کاڵەکەت بێگومان چۆن ڕێژەی بارانبارینی زۆر بڵێن خاڵی ئیجابی هەیە لە هەمان کاتدا خاڵی سلبیشی هەیە ئەوەیە کە ئەگەر لە حاڵاتێکە بەشێکی زۆر لە پێویستی زۆر بڵین بەروبوومەکان ببارێت ڕەنگە بێتە هۆی ئەوەی کە زەویەکان نقمی ئاو ببن واروەها لە ڕێگەی ئەمە شەوانەیە گرفت بۆ ڕێگەکان دروستە بێت بۆ ئەوەیکەوە نتوانن کە بەپی پێویست هەناسە بن و دوجارە بێتە هۆی خینکاندنی ڕۆگەکەکان واروە لە ناوچۆنی ڕۆکەکانیش. دیارە لای خەڵک پرسیارە پێشتیش پێش پێکەوتنەکە هەر لەگەڵ جەناب باسم کردیانی خەڵک تا ڕادەیەکی زۆر دڵی بەوە خۆشە لەبەرەوەی کۆتایی زستانەکەمان زۆر تەڕووباران ناوی بووە بۆیە پێچی هاوینەکەشمان دوا بکەوێ و پلەکانی گەرمان زۆر بە خێرایی بەرز نەبنەوە ینی وەکو پێشببینی پرسیارە لێ ناکەم وەکو لایەنە زانستیەکەی ینی زستانێکی تەڕوبڕ یەکسانە بە هاوینێکی فێنک یاخۆت بە دواکەوتنی گەرما
وڵا ئەوی دڵخۆشکەرە ینی بەهارەکەمان دو ئەکەوێ بە ئەوەی کە تاکو ئێستا باران بەردەوامە و قسەیکی باو هەیە کاک زەور بم بورە هاڵێ وڵای ئەمە بەهارمان نییان بەهارەکەمان زۆر کورتە لەگەڵ زستان تەواو بێ مانگێک بەهار و دوایی هاوین ئەم ساڵم حاڵەتە ڕوونایە خۆی بە شێوەیەکی گشتی یعنی ناوچەکەمان وایە ینی هەر چوار فەسڵەکە ئەبینین خۆ ئەمە ڕاستەکەی نیعمەتێکە کە تۆ لە شوێنێک بی هەر چوار وەرزەکە ببینی بەڵام زۆر ساڵ وایە کە بەهارمان کورتە ئەم ساڵی ئینشەڵا وا چاوەڕوانەکرێ بەهارەکەمان درێژتر بێتەوە بەڵام بۆ ئەوەی کە هاوین چۆنە بێ ئەویان بەهۆی گۆڕانکاریەکانی ئەوە هەوا و قورسە پێشبینی بکرێت کە بڵێ مادام جستانەکە تەڕووپاراوە هاوینەکە فێنەکە بێ لەوانەیە پێچوانە دەرچێ چکە گۆڕانکارەکانی ئەو هەواشتی چاوەڕوان نەکرا و یەن نەپێشەوە ئەوەی کە حەزەکەم پرسیاری لێ بکەم سەبارەت بە بابەتی پشبەستن بەو تەکنۆلۆژیانی بەردەستان کە داتا و زانێرەکانی پێکۆکەنەوەنی وەکو بەڕۆبەتی کەشناسی لە چه ئاستێکدان و تانەوێ چۆن کارەکانتان بەرنە پێشەوە چکە بەڕاستی ئەم بەڕۆبەتی ئێوە ئەکرێ بڵین سەرچاوە و بەرمەبنای زانیاریە بۆ زۆر شوێن لە هاوڵاتێکی ئاساییەوە تا دامەزراوەیەکی گەورەی حکوومەت ئەکرێ پێم بڵێ ینی ئێستا دۆخەکەتان لە چه ئاستێکدایە بە شێوەیەکی گشتی ئەمە مادام ئەم بڵین وێزگەکانی ئێمە بڵین بە تایبەتی لە سنووری سلێمانی سێ وێزگەمان کۆدی نێودەوڵەتی هەیە سەر بە ڕێکخراوی کەشناسی جیهانیە لەبەرەوە هەموو ئامێرەکانی ئەم وێزگان ئەم سێ وێزگە بە تایبەتی وێزگەکانی تریشمان بە پێی ستانداردی ڕێکخراوی کەشناسی جیهانیە ئەمە بە شێوەیەکی گشتی بەڵام لە زۆر ڕۆ بڵین لەوانەیە لەگەڵ ئەو پێشکەوتنی تەکنۆلۆژیای ئێمە هێشتا مابێتمان بۆی کە بگەینە ئاستی پێویست داتاکان ئێمە هەموو سێ سەعات جارێ راپۆرت ئەنێرین بۆ بەشی پێشبینی بۆ هەولێر لەوێ ئەچێ بۆ بەغا لەوێ ئەچێ بۆ سنتەری کۆکردنەوەی داتانەوە دەوڵەتیەکان لەوێ سوودی لێ ئەبینرێ بڵین بۆ پێشبینی یا بۆ دروستکردنی نەخشەی پێشبینی کە لە هەموو جیهان کاواتە ئەو نەخشە پێشبینیانەی کە بڵاو ئەکرێنەوە بەشێک لە داتایەکانی ئێمەشی تایە بەڵام وەک ئەوەی کە پێویست بێ ئێمە چاوەڕانی ئەو ئەکەینیا حەزمانە کرد ئێستا کۆمەڵی وێزگەی پێشکەوتوترمان هەبوایە ئێستا لە سنووری بەڕێوەبەراتیمان دە وێزگە هەبووە هەیە حەزمانە کرد سی وێزگە هەبوایە بۆی داتاکان بە ورتر و هەروەها داتا سنتەرێکی شەوێ سێڤەرێ هەبێکە ئەم داتایانە بە ڕێکۆپیەکی کۆبکاتەوە و تێکەڵی داتا جیهانیەکانی بکەین بۆی هەم پێشبینیەکانمان دروستتر بن هەم داتای زیاتر ئەرشیفکەین و کۆبکەینەوە کە زۆربەی شوێنەکانی تر زۆربەی هەموو بوارەکانی تر پێویستیان بە داتای کەشوهەوای و سوودی لێبینن باشە بە کورتیانی ئێستا دەستخستنی زانیاری لەسەر ئەم بوارە تا ڕادەیەک ئاسان نەبوو بۆ هاوڵاتیان لە برەوەی بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە کە سەرێکی مۆبایلەکەی کازانێ بەیانی بارانەیان خۆریان هەتاوانی ئەمە تا چەند وای کردووە کە هاوڵاتی ئاسانتە دەستی بگا بە زانیاریەکان حتمما سوودی هەبوو لەو بوارەوە ئێمە لەو دەوێزگەیە دەوێزگەمان بڵین هەشت وێزگەمان ئۆتۆماتیکیە یەکە داتەکان بە شێوەی بڵین دیجیتاڵی لە میمۆری ناوخۆیان داخڵەکرێ لە ڕێگەی ئەنتەرنێتەوە داتاکان وەرئەگرین زووتر ئەتوانین داتاکان بۆ نمونە لە پەیجەکانە بڵاوکەینەوە بڵین ئەو وێبسایتیانیان پشت بە داتاکانیەوە بەستن بەشێک لەو داتانەی ئێمە ئەو وێزگانەی کە کۆدی نێودەوڵەتیان هەیە ئەچێ بۆ ئەو سنتەری نێودەوڵەتیانە بێگومان ئێمەش سوود لەوانە بینین ئەوانیش سوود لە ئێمە ئەبینن خۆی کەش و هەوا شتێکە سنووری نییە یعنی وەکو بابەتەکانی تر نییە وەکو هەموو جیهان ڕەبتە بەیەکەوە یعنی کە گۆڕانکاریەکانی کەش و هەوا دروستە بێت چگە لە ئەوروپا چ لە ئاسیا لە هەر وڵاتێک بێ کاریگەری خۆی هەیە لەبەرەوە هەموو پەیوەستین بەیەکەوە و پێویستمان بە داتای یەکتر بێت هەروەها پێویستمان بە هاوکاری یەکتر بێت گومان لەوەدا نییە کە هەموو جیهان گیرۆدەن بەدەست گۆڕانکاری کەشوهەواوە گیرۆدن بەدەست گۆڕانکاری خێراکانی ژینگەوە حەزەکەم ینی ئەوە ببەسمەوە بە پرسیارەکەمەوە کە هەیەمە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەگشتی لەکوێی ئەم دیاردەیە ینی ژینگەی وڵاتەکەمان لەکوێی ئەم دیاردەیەدایە بەڕاستی ئەتوانم بڵێم ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای مەنتیقەی ساحل لە ئەفریقا پلەیەکە لەم دیاردەی گۆڕانی ئاوە زۆرترین لێکەوتەکانی گۆڕانی ئاوها بەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە لە ناو ئەمانیشە عێراق و ئێران
زۆرترین ڕوبەڕوویە بێتەوە بەڵام هەرێمی کوردستان خۆشبەختانە بەریەکەوێ هەمیشەش بەریکەوتەوە هەمومان بە تەمەنی خۆمان ئەم تەمەنەی کە ئەبینین ساڵ هەیە زۆرە و ساڵ هەیە کەمە مام ناوەندەوە بەڵام هەتا ئێستا هەرێمی کوردستان لە مەترسیدارە دەرەجەیەکەکان نییە بەس عراق بەڕاستی وەکو عراق و باشوور و ناوەڕاست لە مەترسیدارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام ئەگەر بێت و ئێمەش ئەو بارانەی کە هەیە ئیدارەیەکی ڕێک و پێک نەدرێ زۆر ئاساییە بە چەند ساڵێکی تر ئێمەش بکەوینە زمانی مەترسیە زۆرەکەەوە ئەو قسێت دیسان هەر پرسیارە ئیدارەدان ئەوە بڵێم ینی ئەگەر ئێمە بۆ نمونە حاڵەتی لەم شێوەیە دووبارە بێتەوە بەڕاستی باران چەندە ڕەحمەت و ئاوەدانی ڕەنگە ئەوە نەش کارەساتی سروشتی بێنێ بینیویشمانە لە ماوەکانی ڕابردوودا کە بەداخەوە تووشی حاڵەتی نەخوازراو بووین بەهۆی بارانبارینی زۆرەوە کەواتە هەر لە سەر قسەکەی جەنابتەوە ئێمە دەبێت چۆن ئیداری دۆخێکی وا بدەیت دەبێت چی بکەین بۆی ئیدارەیەکی سەرکەوتو و سەلامەت بدەیت یەکەمین شت ئێمە دوو قۆن ینی ئاو هەوای هەر ساڵێک لای ئێمە دوو قۆناغا وەرزێکی شێدار و ساردە باراناویە وەرزێکیش وشک و گەرمە ئێمە لە وەرزە شێدارە ئاو زۆری و باران زۆریەکە ئەبێ نێڵین ئەو ئاوەی کە هەیە لە چیسچێ بڕوە چەنی ئەتوانین تەغزیەیکەین چەنی ئەتوانین بینێرنە ژێرزەوی بۆ پڕکردنەوەی ئاوی ژێرزەوی چەند بتوانین بەندا و پۆنت بەڵام بە شێوازێکی پێشکەوتوو دروستکەی نەک مەترسیەکە زیاتر بێ لە ڕووخاندن و کارەسات دروستکردنی لە بەرامبەرە ئەمەی کە ئێمە کۆمان کردوتەوە لە هاوینا چۆن ئەتوانین ئیدارەی بێ من یەک نمونەی زۆر بەسیت کە ئێستا هەموو خاوەن باخەکانی سیتەکە سیپیەکەن چەندین ساڵە ئەمەندەیان ئاو دەرهێناوە هەموو باخەکانیان ئاوی ژێر زەوی زۆر کەم ببووە هەمووی تووشی مەترسی بوون هەمومان بینیمان لە هەر کەسێکیان پرسە کێشەیەکیان هەبوو کە ئەیان و باخەکەمان وشی کردووە بیرەکەمان وشی ئەم ساڵ ئەمەندە بارانباری لە ناو بیرەکە دوای پڕبوونەوە جارێکە هاتە دەرەوە کەواتە ئەمە لەسەر ئاستی دەوڵەت حکوومەت بەڕێوەبردن تاک ئەبێ ئەمە بکەین ئەو کاتەی کە کەما نابێت کەمتری بکەینەوە ئەو کاتەی بیرەکانمان خەریکە وشکەکان نابێت بیرەکە قوڵترکەین ئەبێ ساڵی پێشەوە ساڵی شێدارەکە دەرفەتی بینێ ئاوی بۆ بنێرینەوە ئاو کۆکەینەوە کەواتە ئێمە ئەبێ ئیدارەیەکمان هەبێت لە زۆر بارانیە چۆن نێڵین ئاوەکە لە چیسچێت لە کەم بارانیشە چۆن بتوانین بە شێوازێکی تەندروست بەکاری بێنین ئەمە خۆ حازرکردنێکی هەمیشەییە چونکە ئێمە تازە کەوتوینەتە ناو گۆڕانی ئاوهەوە ڕاڕایی ئاوهەوە هەڵگەڕانەوەی ئاوە هەر سێکیان بە بەردەوامی ڕوبەڕوومانە بێتەوە کەواتە با هەر وەکو شارەزایەکی بوارەکە و مامۆستایەکی زانکۆ هەر زانستیانەش پرسیار بکەم و دڵیان پرسیاری دڵی خەڵکیشە زستانێکی تەڕ و بارانەویمان هەبوو هاوینێکی چۆنمانە بێت وەڵا بە دڵنیایەوە هەتا زستان تەڕ و بارانەوی بێ لەسەر حساب هاوین کورتە بێتەوە ئێستا ئەم ساڵ هاوینمان بە بەراورد بە هاوینی پار هەم کورترە هەم گەرمیەکەشی کەمترە ئەو ساڵانەی کە باران زۆر بێ و وەرزی بەهار درێژ بێتەوە تا مانگی 4 و 5 ئۆتۆماتیکی لەسەر حسابی ئێمە هاوینمان فێنکترە بێ بەڵام کاڵێن فێنکترە بێ وەک بەهار نابێ خۆی وەرزەکە نۆرماڵە هەر وەرزێک بەڵام پلەیەک چەند پلەیەک فێنکترە بێ و شێداری هەوا شێداری خاک ڕۆک و سەوزاییەکان یارمەتی دەرن بۆ ئەوەی کە هاوینەکە بە بەراورد بە هاوینی وشکە ساڵیەکان فێنکتر و خۆشتر بێ کا گۆرانتۆ ئاماژەت بە کۆمەڵە پلانی گرنگدا کە ئەمانە جێگەی خۆشحاڵین بەڕاستی و ئێمەش پێویستمان بەوەیە کە کەرتی گەشتیاری بەرەو پێش بەنی لە هەرێمی کوردستان بەڵام من حەزەکەم لەسەر بابەتی ئەو قسە بکەم کە بابەتی خزمەتگوزاریەکان لە شوێنە گەشتیارەکانە ینی ئەم ساڵ بەم شێوەی کە دەبینن بەم حاڵەتی باران و بژانەوەی دەشت و دەرە دەبێت گەشتوگوزار زۆر ئەکتیڤ بێ ئەمساڵ و ڕێژەی گەشتیاریشمان زۆر بێ بۆیە پێویستی خزمەتگوزارە گەشتیارەکان زیاد بکەن لەم ڕۆ چی دەکەن ئەوەی لە توانای ئێمەدا بێکو کەرتە گشتەکەی گەشتوگوزار و لەسەر ئاستی بەڕێوەبەتی گشتی گەشتوگوزاری سلێمانی کە سنووری پارێزگای سلێمانی ئەگرێتەوە ئێمە بەڕێوەبەتی گەشتوگوزاری دوکانمان هەیە و بەڕێوەبەتی گەشتوگوزاری دەربەنیخانیشمان هەیە لەگەڵ بەڕێوەبەتی گشتی گەشتوگوزاری سلێمانی کە لەناو پارێزگای سلێمانیە چی بتوانین ئێمە لە ڕێگەی سەرجەم بەڕێوەبەتیەکانمانەوە کە
لە پێکاتی بەڕێوەبەرایەتە گشتیەکانە بەشدارن ئێمە کاری پێویستی خۆمان ئەەکەین و خزمەتی تەواوی گەشتیاران ئەەکەین و ئاگاداری سەررجەم بنکە گەشتیارەکان ئەەکەینەوە کە خزمەت گوزارەکانیان هەمیشە و هەردەم واڵا بێ وەکراوە بن بەڕووی گەشتیارانە لە کاتی سەردانیکردنیانە بۆ بەسەربردننی پشوەکانیان لە پارێزگای سلێمانی ئەگەر بارودۆخی ئێمە سەقامگیر بێەوە لە ڕووی سەقامگیریەوە کێشەمان نەبێ ئێمە ئەتوانین کە زۆرینەی خزمەت گوزاریەکان فراهەم بکرێ و هەموو ئەو خزمەت گوزاریانەی کە لە وڵاتانی دراوسێ وڵاتە جیهانیەکان هەن لە ڕووی گەشتیاریەوە ئەتوانین بڵین لە پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستانیش هەمان ئەو خزمەت گوزاریانە فراهەم بووە. زۆر باشە حەزەکەم دەرفەتەکە بۆش بقۆزیتەوە لە کۆتایی قسەکان تا ئەگەر پەیامێک دێ بۆ خەڵکی کوردستان بۆ ئەو گەشتیارانی لە دەرەوەش دێنە ئێرەکە بەڕاستی ئەم سروشتە ئەم دیمەنە جوانە نەک هەر لێرە لە هاوینە هەواری سەمسار بەڵکو لە هەموو شوێنە گشتی و گەشتیارەکانی دیکەی کوردستان پارێزرا و بێ پاک و خاوێن بە قسەیەکە دەبێ بۆیان فەرموو. گەشتیارانی ئازیز سەردانیکەرانی پارێزگای سلێمانی میوانە بەڕێز و ئازیزەکانی شاری سلێمانی خۆشەویست ئەوانەی کە بۆ گەشت و سەیرانەوە بۆ بەسەربردننی پشووەکانیان دێنە پارێزگای سلێمانی ئێمە بە خێراتنیانەکەین وەچی لە تواناماندا هەبێ ئاسانکاری بۆ کارەکانی ئەوانەکەین و لە خزمەتیان هەبین و خزمەتیانەکەین و هیوادارین کاتێکی زۆر خۆش و زۆر بەتام لە پارێزگای سلێمانی لە بنکە گەشتیاریەکانە لە ناوچە گەشتیاری جیاوازەکانی سەر بە پارێزگای سلێمانیا بەسەر بەرن بەڵام تاکە داواکاریمان کە داوا لەوام بکەین وەتکان لێ ئەەکەین ئەو ژینگە گەشتیاریە جوانەی کە ئەوان بۆ چەند کاتێک خۆیان سوود لە ژینگەکە ئەبینن تکایە چۆن بە پاک و خاوێنی کاتێک ئەوان یەد ئەچنە ناو ئەو ژینگە گەشتیاریە پاک و خاوێنەوە چۆن وەری ئەگرن دوای ئەوەی کە خۆشیان تەواو ئەبن وە گەشتەکان تەواو ئەبێ ئەو شوێنە ئەو ژینگە گەشتیاریە وەکو خۆی پاک و خاوێن ڕابگرن بۆ ئەوەی کەسانێک و گەشتیارانێکی تر لە دوای ئەوان بتوانن بە هەمان شێوە بە هەمان جوانی بە هەمان لەزەت سوود لەو شوێنانە وەربگرن تەنها ئەو داواکاریەمان هەیە و هەرچ ئیسیفسارێکیشیان هەبێت لە هەر کاتێکە ئەتوانن لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزارەوە ئیسیفسارەکانیان وەربگرن و جوابی هەموو پرسیارەکانیشیان هەموو کاتێک ئێمە ئامادەین کە وەڵامی هەموو پرسیارەکانیان بدەینەوە ئەوەی لە تواناماندا بێ ئاسانکاری بۆیان بکەین. لە هاوینە هەواری سەرشنار کۆتاییمان بە بەرنامەی سۆراغێنا بەڕاستی دڵخۆشم کە ئەم دیمەنانە ئەبینم و لە پشتی کامێرەشەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان دەبینم هاتوونەتە ئێرە بۆ بینینی دیمەنە جوانەکان وەک دەزانن کە بەهۆی ئەم شەپۆلی بارانبارینەوە بەڕاستی سێرانگاکە بژاوەتەوە. من ئومێدەوارم کە سۆز و مێرەبانی خدای گەورە و ئەو بارانە بەڕەحمەتی کە هەیە بەردەوام بێ تاوەکو دەشت و کێ و چیاکانمان زیاتر ببوژێنەوە وەک لە نێو بەرنامەکە میوانەکان ئاماژەیان پێدا کە ئەم بابەتە ئەشێ لە ساڵانی داهاتوو ئەم شەپۆلانە دووبارە ببێتەوە و جارێکی دیکە سەر لە نوێ کوردستان ئاوەدان بێ و دەشت و چیاکانمانەوە گەمیشە بژێتەوە. ئومێدەوارم ئێوەش زۆر بە هەستیاری پارێزگاری لەم سامانە نیشتیمانێ جوانە بکەن لەم ژینگە جوانە بکەن کە لە کوردستاندا هەمانە هەمووتان شاد و سەرفراز بن. کوردستانمان ئاوەدان بێ سوپاس کە تاوەکو ئێستا بینەری سۆراغ بوون.